سەرڕای سەرما و نزمبوونەوەی پلەی گەرما و هەوای سارد و بەرزبوونەوەی حاڵەتەکانی توشبوون بە کۆڤید لەم دوایەدا لە چین، بەڵام دانیشتوانی پایتەختەکەی بە جۆش و خرۆشەوە پێشوازیان لە یەکەمین ڕۆژی ساڵی نوێیان کرد. چین دوایین وڵاتی گەورەیە کە بربەستەکانی کەرەنتینەکردن لەسەر وڵاتەکەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا هەڵگرت و نزیکەی هەموو سنووردارکردنەکانی دیکەی ژیانی ڕۆژانەی لابرد. پێش ئێستا پشکنینی کۆڤیدم ئەرینی بوو لەو ماوەیەدا نزیەکەی دووسێ هەفتە نەچوومە دەرەوە. ئێستا دەتوانم بسمە دەرەوە و کاتێکی باشە بۆ جەژنی سەری ساڵ. دەمەوێت لە پەکین بسوڕێمەوە، سیر بکەم و هەست بە کەش و هەوای جەژنانە بکەم. چین لە دواترین ڕۆژی ساڵی 2022دا 5138 حاڵەتی پشتڕاستکراوی فەرمی کۆڤید-19 ڕاگەیاند. هەرچەندێک کە دانیشتوانی پەکین بە هیوان کۆڤید لەم ساڵدا ڕێگەیان لێ نەگرێت بە ئازادی هاتشۆ بکەن. پەتاکە لە 3 ساڵی ڕابردوودا هیچ دەرفەتێکی پێ نەداوین بین و یاری بکەین. سنووردارکردنی هاتوچۆی هێنایە ئاراوە و شتی دیکە. ئێستا دوای کۆتایی هاتنی ئەو بربەستانە ئیتر پێویست ناکات کۆدی تەندروستی بەکاربێنین و نە کۆدی گەشتکردن، بۆیە ئێمە ئێستا ئازادین. بەڵام زۆرێک لە خەڵق لە شارە گەورەکان بەردەوام بوون لە گۆشەگیری لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە، هەرچەندێکە پێی ناچێت ئەوە کاریگەری لەسەر ئاهەنگەکانی سەری ساڵ هەبوو بێت. خەڵقی یەکەمین ڕۆژی ساڵی نوێیان بە ئومێدەوە پێشوازی لێ کرد. هەست دەکەم ماوەیەکی زۆرە ئەوەندە خەڵکم نەبینیوە، ئێستا کە لێرەم هەست بە کەش و هەوای ساڵی نوێ دەکەم و ساڵێکی بەهێزە و بەتایبەتی کاتێک ئەمەش کۆتامانگی ساڵی مانگە لونەریر هەست دەکەیت زۆر لە ساڵی نوێ دەچێت. بەپێی ئامارەکانی چین تا 28 مانگی 12 ژمارەی تەواوی مردووان بە کۆڤید لە وەتای ساڵی 2020ەوە 5346 کەس بوون. بەڵام بە گوێرەی کۆمپانیای تۆژینەوەی ئێرفینیتی کە بنکەی لە بەریتانیایە پێی دەچێت ڕۆژانە نزیکەی 9000 کەس لە چین بەوەی کۆڤید-19 بمرن، لە کاتێکدا توشبوونەوەکان بە کۆڤید لە سەرانسەری پڕ دانیشتوانترین وڵاتی جیهان تا دێت زیاتر دەبێت. حکوومەتی چین ئەم ئیدعایانەی ڕەت کردوتەوە کە گوایە بە ئەنقاست کۆی ژمارەی کەمی گیان لە دەستدان ڕادەگەیەنێت. بەهۆی ئەم راپۆرتانەی دوایەدا ئوسترالیا و کەنەدا لەگەڵ ئەمریکا و چەند وڵاتێکی دیکە داوایان لە گەشتیارانی چین کردووە لە کاتی گەیشتنیان بۆ وڵاتەکانیان پشکنینی کۆڤید-19 پێبێت. شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن.